بەیانیتان باش ئازیزان بە یارمەتی هەوڕانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەرلەبانی ئەمڕۆ هەینی دەی ڕەشەمەی 1403 هەتان. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەوڵەکان. ئاگرگرتنی خابگای کچان لە زانکۆی ئیلام، دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە کامیاران، ئازادی کاتی ئەفشین حسەین پەناهی لە زیندانی سنا، ناڕوونی چارەنووسی ئەنوەر ڕەمەزانپوور لە گرتوخانەی مەهاباد، کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی لە کاشان، دیداری نەرگز محەممەدی لەگەڵ بنەماڵەی محەممەد قوبادلو، ئەوڵی خۆکوژی بەندکراوێک لە زیندانی مەشهەد و داخوازی لێوردنی نێودەوڵەتی بۆ هەڵوەشانەوەی حکمی ئەعدامی شەریفە محەممەدی. ئاگرگرتنی خابگای کچان لە زانکۆی ئیلام. بەیانی ڕۆژی پێنجشەممە نوێی ڕەشەمە خابگای کچانی زانکۆی ئیلام ئاگری گرت و هێزەکانی ئاگرکوژینەوە توانیان خوێندکارانی کچ ڕزگار بکەن. بە وتەی بەڕێوەبەرایەتی ڕێکخراوی ئاگرکوژینەوەی ئیلام، هۆکاری ئەم ڕووداوە هێشتا دیار نییە و لێکۆڵینەوەکان لەوبارەوە دەستی پێکردووە. بە پێی زانیاریەکان 20 خوێندکاری کچ کە لە نێو ژوورەکانی ئەو خابگایەدا گیریان خواردبوو لەلایەن تیمەکانی فریاگوزاری خێراوە ڕزگار کراون و زیان بە هیچ خوێندکارێک نەگەیشتووە. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە کامیاران. ڕۆژی چوارشەممە هەشتی ڕەشەمەی 1403 هاوڵاتیەکی خەڵکی گوندی لۆنەکۆنی سەر بە شاری کامیاران بە ناوی موسا تابعی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، موسا تابعی منداڵێکی کەم ئەندامی هەیە و پیشەی کرێکاریە. ئەو شارۆمەندە لە کاتی گەڕانەوە بۆ ماڵ و نزیک پاساژی شاهۆ لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. هەتا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی موسا تابعی لە بەردەستانیە. ئازادی کاتی ئەفشین حسەین پەناهی لە زیندانی سنا. ئەفشین حسەین پەناهی چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکی دێولان ڕۆژی پێنجشەممە نوێی ڕەشەمە پاش 50 ڕۆژ بەندکران لە زیندانی سنە بە دانانی وەسیقەی قورس ئازاد کرا. ئەفشین حسەین پەناهی لە ڕێکەوتی 19 بەفرانباری 1403 بە بێبەڵگەی قەزایی لە شوێنی کارەکەی دەست بەسەر کرا. ناوبرا و پێشینەی هاوکاری لەگەڵ ڕێکخراوە ژینگەییەکان هەیە و ساڵی 96 هەتاوی بە بیانی بەڕێوەبردننی مەراسمی نەورۆز بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نارەکانی ڕەژیم بە 8 ساڵ و نیو زیندان محکوم کرا کە 6 ساڵی بۆ جێبەجێکرا. ئەفشین ساڵی 90 هەتاویش بە بیانی بەدادواتچوون بۆ مەرگی گۆماناوی برایەکی بە ناوی ئەشرەف حسەین پەناهی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندان سزادرابوو. ناڕوونی چارەنووسی ئەنوەر ڕەمەزانپوور لە گرتوخانەی مەهاباد. ماوەی 9 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکرانی ئەنوەر ڕەمەزانپوور شارۆمەندی خەڵکی مەهاباد تێدەپەڕێت و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ئەنوەر ڕەمەزانپوور هاوڵاتیەکی زەحمەت کێش بوو کە لە هەرێمی کوردستان کرێکاری دەکرد. ڕۆژی هەینی 25 جۆزەردانی 1403 سێ ڕۆژ دوای گەڕانەوەی لە هەرێمی کوردستان لە نزیک ماڵەکەی لەلایەن هێزە حکوومەتەکانەوە ڕفێندرا و لەو کاتەوە تا بە ئەمڕۆ بێسەر و شوێن کراوە. هاوژینی ئەنوەر بە مەبەستی بەدەستهێنانی زانیاری لەسەر چارەنووسی ناوبرا و سەردانی ناوەندە ئەمنی و قەزایەکانی مەهاباد، بانا، سنا، تاران و ورمێ و چەند شاری دیکەی کردووە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی وەرنەگرتووە. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی لە کاشان. ڕۆژی پێنجشەممە نوێی ڕەشەمەی 1403 خوازیارانی مەسکەنی ملی کاشان دژ بە ناڕوونی چارەنووسی خانووەکانیان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان دەوڵەت بە بیانووی سازکردنی خانووی هەرزان پارێکی زۆری لە خەڵکی ئەو شارە وەرگرتووە و ئێستا داوای پارەی زۆرتر دەکات لە حاڵێکدا چەندین مانگ بەسەر وادەی ڕادەستکردنی خانووەکانیان تێپەڕیوە و چارەنووسی خانووەکانیان هێشتا دیار نییە. دیداری نەرگز محەممەدی لەگەڵ بنەماڵەی محەممەد قوبادلو. نەرگز محەممەدی بە بڵاوکردنی وێنەیەکی دیداری خۆی لەگەڵ بنەماڵەی هەمیشە زیندوو محەممەد قوبادلو پشتیوانی خۆی لە بنەماڵەی دادخوازانی ئێران دووپات کردەوە.
دایکی محەممەد قوبادلو لەو دیدارەدا ڕایگەاند محەممەد عاشقی ژیان بوو کاری دەکرد و چێژی لە ژیان وەردەگرت. محەممەد پێش ئێعدامکردن وتبووی قەت لەبەر من لە دوژمنانی مرۆڤایەتی نەپارنەوە، سەرتان بەرز بگرن، ئێوە خاوەنی ئازادی و کەرامەتی ئینسانی. شانی باسە کە محەممەد قوبادلووی تەمەن 23 ساڵ لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا دەست بەسەر و بەیانی سێشەممە 3 ڕێبەندانی 1402 لە زیندانی قزل حەساری کەرەج لە سێدارەدرا. گیان لە دەستانی دوو ژن بەهۆی نەبوونی ئیمکاناتی پزیشکی لە ئیزە و نیکشار. لە ڕۆژانی ڕابردوودا تازە بووکێکی خەڵکی ئیزە بە ناوی هاجەر ئەحمەدی و ژنێکی گەنجی خەڵکی نیکشار بە ناوی مینا هوەتی بە هۆی نەبوونی ئامبڵانس و ئیمکاناتی پزیشکی گیانیان لەدەستاوە. بە پێی زانیاریەکان هاجەر ئەحمەدی خەڵکی گوندی ئەردەواتی سەر بە شارستانی ئیزە بووە و پاش تێکچوونی دۆخی تەندروستی بە هۆی نەبوونی ئامبڵانس و ئیمکاناتی پزیشکی گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە ژنێکی گەنجی خەڵکی نیکشاری بەلوچستان بە ناوی مینا هۆتی تەمەن 25 ساڵ پاش ئەمەلیاتی سەزاریان تووشی خوێنبەربوون بووە، بەڵام بە هۆی نەبوونی پزیشکی پسپۆر گیانی لەدەستەوە. هەوڵی خۆکوژی بەندکراوێک لە زیندانی مەحشەد. محەممەد ئەمین ئەخلاقی ساوەج بڵاغی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی مەشهد کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بەسیجیەک بە ناوی ڕوحوڵڵا ئەجەمیان دەست بەسەرکرا بوو، دەستی داوەتە خۆکوژی و ئێستا لە نەخۆشخانە بەستەری کراوە. محەممەد ئەمین لە سەردەمی شۆڕشی ژینا لە هاوڕێ لەگەڵ 3 کەسی دیکە لە دۆسیەکی هاوبەشدا بە تۆمەتی کوشتنی بەسیجیەک بە ناوی ڕوحوڵڵا ئەجەمیان دەست بەسەرکراوە. 3 هاودۆسیەی محەممەد ئەمین پاش ماوەیەک بێتاوان ناسێنران، بەڵام ناوبراو وێڕای نەبوونی بەڵگەی سەلمێنەر بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. برایەوە بەندکراوە سیاسی ڕایگەاندووە کە دۆخی جەستەیی و دەرونی محەممەد ئەمین خراپە و چیتر توانایی لە زیندانمانەوەی نییە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی ئەهواز و ئیسفەهان. ڕۆژی پێنجشەممە نوێ ڕەشەمە حکمی ئێعدامی 3 بەندکراو لە زیندانەکانی سپیداری ئەهواز و دەستگردی ئیسفەهان بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 3 بەندکراو بە ناوەکانی مۆرتەزا جەعفەری، جەواد محەممەدخانی و میر محەممەد پەریدار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ئیسفەهان و ئەهواز ئێعدام کراون. داخوازی لێبوردنی نێودەوڵەتی بۆ هەڵوەشانەوەی حکمی ئێعدامی شەریفە محەممەدی. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە نامەیەکدا داوای لە موحسێن ئیژەیی سەرۆکی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی کردووە بە خێرایی سزای سێدارەی شەریفە محەممەدی هەڵوەشێنێتەوە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە نامەکەیدا وێڕای ئاماژەدان بەڕەوەندی دەست بەسەرکران، ئەشکەنجە و دادڕەسی نادات پەروەرانەی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی ڕەشت، خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی ئەو بەندکراوە سیاسیە و ئازادی بێشەرت و مەرجی بووە. ئەو ڕێکخراوەیە هەروە ڕایگەاند شەریفە محەممەدی لەلایەن دادگای ئینقلابی ڕەش بە تۆمەتی بەغی بە ئێعدام مەحکوم کراوە، لە حاڵێکدا قەت چالاکی چەکدارانەی نەبووە و بنەماڵەکەی بەردەوام تۆمەتە سەپێنراوەکانی وەزارەتی ئیتلاعاتیان ڕەت کردوێتەوە. کۆماری ئیسلامی ئەبێ بە زووترین کات سزای ئەعدام ڕابگرێت و هەموو بەندکراوانی سیاسی لە زیندان ئازاد بکات. شەڕ و پێکدادانی نێوان عەلەویەکان لەگەڵ دەوڵەتی نێی سووریا. ماوەی 2 شەوە خەڵکی شاری قەرداحە لە ڕۆژاوای سووریا دەست بە حکوومەتی ئەحمەد شەرع خۆپیشاندان دەکەن و لەو ماوەیەدا چەندین کەس لە هەردوو لا بەهۆی شەڕی چەکداری کوژراون. بەپێی راپۆرتەکان گرژی و ئالۆزی بە دوای دەست بەسەرکردنی چەند شارۆمەندی عەلەوی دەستی پێکردووە و کاتێک خەڵک خۆپیشاندانیان کردووە، هێزە ئەمنیەکانی سووریا هێرشیان کردووەتە سەر خەڵک و پێکدادان ڕوویداوە. بە وتەی چالاکانی مەدەنی سووریا شەڕ و پێکدادان بۆ چەند شاری دیکەش پەرەی سندووە و ژمارەیەک لە هەردوو لا کوژرا و بریندار بوون. دوا هەڵمە سەبارەتە بە دەست بەسەرکردنی چالاکێکی میدیایی بەلوچ لە ئەفغانستان. ڕۆژی پێنجشەممە نوێی ڕەشەمە هێزەکانی حکوومەتی تاڵبان ئاسف فەیزیار
بەڕێوەبەری میدیای خەبەری نێدای بەلوچیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان هێزە ئەمنیەتیەکانی حکوومەتی تاڵبان دوو جار ئەو چالاکە مەدەنییان دەست بەسەر کردووە و ئەم جارە بە تەواوی پیجی میدیای نێدای بەلوچیان داخستووە. شایانی باسە کە ئاسف فەیزیار ڕووداوەکانی بەلوچستانی ڕۆماڵ دەکرد و دەنگی بنەماڵی دەست بەسەرکراوان و قوربانیانی سەرکوت لە وڵاتەکانی ئێران، پاکستان و ئەفغانستان بوو. بەڵازانی خۆشەویستان گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش.